نام سۆزە حەمە ساڵحە خەریکی کاری هونەری سیرامیکم تقریبا نزیکەی 18 ساڵ زیاترە بێت و خەریکیم ئیشانم و پێشتر من فێربوونم طبعا نە ئەکادیمیم خوێن نە هونەرە جوانەکان بەڵام وەکو هین کە خۆم فێربووم لەگەڵ مامۆستا نزار هادیە بووم هونەرمەندی سیرامیکە لەوانێ زۆر شت فێربووم و زۆر یارمەتی دەرم بوو بەڕاستی و پاشان مامۆستا قادر میرخان کە بە هەمان شێوە ئەویش ئیسفادەیەکی زۆرم لێ کردوون لە هەردووکیان و لە 2015 چوون بڵین هونەرم خوێنەوە بۆی بە ئەکادیمیە ئیشەکان بەڵام من هەوڵ و تەقەلای خۆشم لەگەڵ ئیشەکەمە هیچ کاتێک ینی نەوەستاوم و نەپچراوم لە ئیشەکەم هەر خەریکی ئیشی هونەری سیرامیک بووم لەبەری کارەکەم زۆر لا خۆشەویستەوە زۆر زۆریشم حەز لێیە بەڕاستی مەگەر بڵێم نەتوانم ئیش بکەم وازی لێ بێنم و ئێستاش ماوەی تقریبا 4 ساڵە بێت لە ناو کارگەی کەلتوریە لە ئستۆدیۆکمان هەیە ئستۆدیۆی سیرامیک هەر لەگەڵ مامۆستا نزارە کە وتم باسم کرد نزار هادی هەردووکمان لێرە سەرپەرشتی ئێرەکەین و لێرە ئیشەکانی ئیشی هونەری خۆمانەکەین لەگەڵەوەشە یارمەتی ئەو کەسانەی کە حەزیان لە سیرامیکە و یەنە ئێرە و هەم هەروە خولیژەکەینەوە بۆ کەسانی کە بیانێ فێر ببن هەم یارمەتی دەریانین و فێریانەکەین دەتای دەستپێکردن من لە ناو مەکتەبە مامۆستا بووم سەرپەرشتیاری بڵین لێپرسراوی بەشی پیشەیەکان بووم خۆشبەختانە لە بەشی پیشەیەەکە ئێمە ئیشی هینمان هەبوو سیرامیکە بوو قاعی گەورەمانە بوو و ئێرە لە قاعە بەس تەنها لەو مەکتەبە هەبوو میش بۆیە چوومە ئەو مەکتەبەوانێ لەبەرەی بەشی سیرامیکەکەی هەبوو لەوێ ئیشمە کرد و هەر مامۆستا نزاریش لەو کاتەشەوە هەر لەگەڵ ما لەوێ بوو لێەوە من دەستم پێ کرد بە ئیشی سیرامیکەکە لەو کاتەیە کە ئێمە تەلەبەشمان هەبوو ئیشمان بە تەلەبە کرد و هەم فێریشمانەکردن لەگەڵەوەش ئێمە ئیشی هونەری خۆمان هەر کردو و بەشداری پێشەنگاکانمان کردو هەر تەنانەت مامۆستای مەکتەبەکانمان کۆکردێتەوە دەوراتمان بۆ کردوونەتەوە ینی خولیمان بۆ مامۆستای بەشی هەموو پیشەیەکان کردوێتەوە بۆی فێری ئەم سیرامیکە بن و ئیشەکان بکەن بەس چونکە ئەرکی گرانە بەڕاستی هەموو کەسێک ناتوانێت ینی بمێنێتەوە بەردەوام بێتایە بە تایبەتی ئەو شوێنانی کە بڵێن تۆ سیرامیکە بکەی ئەبێ فڕنت هەبێت ئەبێت ئەو مادوشتەکانی مەتریاڵەکان بەڕاستی بە زەحمەت دەستە دەکەی و بە ئەرکێکی گرانی ئەوێت تا یەتە بەرهەم بۆ توشتەکان تۆ جێگایەکی تایبەتت هەبێ ئیشی تیا بکەیت ئەوەی هێن بوو کە بیتوانیا ئیشی بکردای ئەهاتە لای ئێمە لە مەکتەبەکە ئیشیە کرد و ئێمەش پێشەنگاشمان بۆ کردنەوە و خۆشمان چەنەها پێشەنگای هاوبەشیە بۆ بەشداریمان کردو پێشەنگای تایبەتی هەبووە بڵین بۆ نمونە پێشەنگای هێنمان کردەوە و کاتە ئێمە ئیشەکانمان بەڕاستی من ئەوە نەبێ بڵێم بچێتە بابی خۆڵکێشانەوە یا باسکردنەوە ئیشەکانمان زۆر تایبەتوە ئیشی ڕاکۆمان کردو ئیشی ڕاکۆ جیاوازە لەگەڵ کاڵی سیرامیکە بەڵام ئیشی ڕاکۆ جیاوازترە لەبەرەوەی هەم ماوادەکەی جیایە ئەو قوڕە ئەبێ
خشتی هاڕاو بەکارهێنی لەگەڵ ئەگرۆکی تێکەیت بەنیسبەتی ئەبێ بە قیاسات بێ بیکەیت و ئەو قوڕێکە حازریەکەی جیاوازترە لەو حاڵەتەیە کە تۆم ئیشاکەیت هەم اختیزالکردنی ئەوێت هەم بەکارهێنانی فڕنی تایبەتی ئەوێ ڕاکۆ ئەرکێکی زۆری ئەوێ و مادووبوونێکی زۆرە بەڕاستی هەموو کەسێک ئەوە یعنی چۆنەڵێیت بە ئەرکی گرانی ێزانێن ناتوانێت خۆی لێبات بڵێ منەوە ئیشە ئەەکەم ئێمە ئیشی ڕاکۆمان کردو هەروەها ئیشی ستۆنوێرمان کردو کە ئیشێکی تایبەتە باوەڕ ناکەم بڵم هەر لێرە بیکەن و ئیشێکمان کرد لەگەڵ مامۆستا نزار و مامۆستا قایرمیرخانە لەگەڵ مەریوان جەلال کە هاتەوە ئەویش لە بەریتانیاژی ئەویش خەریکیشی سیرامیکە کاتەوە پێشەنگایەکمان کردەوە وازانم ئەتوان بڵێم یەکەم پێشەنگا بوو لەسەر ئاستی هەرێم و لەوانەشە بڵێم لەسەر ئاستی عێراق بە تایبەتی کە یەکەم جار بوو بکرێتەوە ئیشی سمۆک فایرین بوو کردمان ئەو ئیشەمان ئیشێکی زۆر سەرکەوت و زۆر جوان دەرچوو بوو و زۆر ئیشی کەشکە و پێشەنگای کەش لە دەرەوەی وڵات کردومانەتەوە بەشداریمان کردووە و لە ناوەوەی بڵین هەرێما و لە دەرەوەی هەرێمیش کە بەشداریمان کردووە کاتێک بەدە و خولانی کە لێرە لە کارگەی کەلتوری لە ستۆدیۆیایکەین ئێمە تەلبانە وەرگین کە خۆیان حەزیان پێ هەیە بەڕاستی یەن حەزیان لێ و داواکەن ئێمەش خولەکانیان بۆکەین و فێریانەکەین چۆنێتی فێرکردنەکەشیان ئەوەیە کە لە سەرەتاوە چۆن دەزەکەن بە ئیشکردن بە قوڕەکە و قوڕەکە چۆنە شێلن و چۆن دروستیەکە و هەم بە ڕێگاکانی واتە سەرەتاییەکان ڕێگا سەرەتاییەکان و تا بۆ ماوەی تقریبەن ئەتوانم بڵێم بۆ حەو هەفتە دوومان بەردەوامە بن لێرە تا خولەکە بە تەواوەتی فێرە بن ئیشەکان بکەن و ئەو کاتە تەلبەکان بڕانامەی خۆشیانەیرێت ئێمە وەکو ئیشی پەیکەر پەیوەندی بەوە نیە بڵین پەیکەر ساز جیاوازە سیرامیکی جیاوازە چەند سیرامیک ئەتوانی بڵێ شێوەکاریشە و پەیکەریشە و گرافیکیشە چکە هەموو بەشەکانی لەسەر تۆ ئەتوانی بکەیت بۆ نمونە ئیشی نەحتی فخاریمان هەیە نەحتی فخاری وەکو ئیشی پەیکەر ئەتوانیت دەریکەی هەم وێنەکردن لەسەر قوڕەکە لەسەر ئەو ئیشێکە کردوتە وەکو وایە تۆ ئیشێکی شێوەکاری هەرچەند سیرامیکیش هەر بەشێکە لە شێوەکار وێنە کێشانم مەبەستمەوەیە لەسەر قوڕەکە بیکەیت و هەم گرافیکە عینەشە دەتوانی لەسەر قوڕەکە دروستیکەیتەوە داینێتەوە هەموو بەشەکانی تیاتوانی بەدی بکەیتەوە لەسەر سیرامیک دایبنێت ئەو ئاستەنگیانش ئەتوانم بەس بڵێم لە ڕووی ماواد و مەتریال و شتەوە تۆزێ بە زەحمەت ئەو شتی کە تۆ ئەتەوێت دەستێ بکەوێت بەڕاستی زۆربەی زۆریم لە دەرەوەی وڵات ئەوەی کە بمێ بۆ ئیشی خۆمە بەکارێنم لەوێ داوای بکەم چکە ئەو شتانی کە تۆ بە دوایە گەڕی دایمەن ئەتەوێت تۆ شتێکی باشتر دروستکەیت ئەتەوێت شتێ بکەیت کە لە ئاستی ئەوە بێت کە گۆڕانکاریە بکەیت کە شتێکی جیاوازتر بێت لەبەر مادانی کە دەست بکەیت ناتوانین لێرە لەم نزیکانە دەستکەوێت توانی ئەبێت لە دەرەوەی وڵاتەوەی تۆزێەوە زەحمەتی و ئەرکانەی هەیە بەڕاستی وڵای و مەتریال وشتانی کە بەکارێنی یەکەم شت قوڕەکەیە ئەو قوڕێک کە بەکارێنێ بە قوڕێک پلاستیکێتی زۆر بێت قوڕێ بێت بتوانی کە و ئیشی هوەری پێ بکەیت و ئەو شوشەی کە لەسەری بەکارێنیت دەرکەوێت لەسەری بکرێت چکەم و قوڕێک شوشە ناگرێتە خۆی واتە قوڕی بێ پاک بێت و هینی زۆر بێ سایمە قوڕی ئەکەشات بەکارێنی زیاتر کە بۆ ئیشی هوەری بەکارێنرێت وەکو مادەکانی تریش کە بەکانی وتم جیاوازن ئەو ئیشانێکیکە ئیشی ڕاکۆیە بۆ نمونە ئەبێ گرۆکی تێکەی لەگەڵ بەنیسبەتی قیاساتی خۆی هەیە ئەوە ئەتوانی کە تێکەڵیکەی ستۆنێرە بە هەمان شێوە چەند ماوادێکی کە تێکەڵەکەیت و اینجا قوڕی ستۆنێرەکە ئامادەکەیت ئیتر ئەو شتانێکێتە بربەستێت و بە ئەرک و زەحمەتیەکی زۆرە بێ بۆیە زۆر کەسیش نایەت هەیە سیرامیکی تاوا کردو نایەت ئیشەکەشی بکات هەرەوە شادەکەی وەرەگرێتەوە یەتە دواوانێ ئێتە بەس ئەبێ حەزێکی زۆرە بۆی هەبێ بتوانی چکە لە ئەرک و ماندووبوونەکەی ئەوە زۆرە حەزەکەت نەبێت ناتوانانی هەرچەند ئەمە ئیشێکە باوەڕ ناکەم ئەتوانم بڵێم وەکو ئیشێکی عیلاجی دەرونی بەکاری بێنیت یعنی زۆر یارمەتی دەرتە نازانم بۆچی ئەنە دوا و نایەنەوە ئیشەکانیان بکەن هەموو کاتێ من پەیامم ئەوە بۆ هیوادارم نەوەستن لەم ئیشە حەزەکەم ئەم ئیشە زیاتر پەرەبسێنێ ڕاستی زیاتر بڵاو بێتەوە لە ناو خەڵکە ئەم خولانەشم مەبەستم ئەوەیە کە گەنجانیانە ئێرە بەڕاستی زۆر حەزیان پێ هەیە زۆر دڵخۆشە بن کە ئەڕۆن ینی ئەڵێ ئێستا هەستەکەی نەوسێتێکی ترمانەیە دەرونێکی ئارامترمان هەیە کەین ئیشەکەکەین
اینجا ئەوانەی کە سیرامیکن هیوادارم شتەکان زیاتر ببێت و کەسەکان شوێنیان هەبێت بۆ خۆیان بتوانن دابینیکەن ئەگەر چەند کەسێکیش بی کۆبیتەوە تۆ شوێنێک دابینکەی ئەتوانی شتەکە بەرفراوانتر بێت و زیاتر ببێت لە شارەکە و کۆمەڵگاکەی مەشە.